İki yüzlülük kadar dünyada çirkin bir şey yoktur. مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیەی بامتێلیدا کە لە ژێرناوی دەوڵەمەندی ڕاستەقینە بڵاوکرایەوە وتی بە خۆداچوونەوە بە نسبەت کەسی باوەڕدارەوە شتێکی زۆر گرنگە گەر مرۆڤ بە دوای هەڵەوتاوانەکانی خۆیدا نەگەڕێت پێم وایە ناتوانێت بە گوێرەی دەردی خۆی ڕەچەتەیەک بدۆزێتەوە ئەوەی دەبێتە ڕەچەتەی دەردی مرۆڤ تەنیا ئەو ڕەچەتەیەیە کە بەدەستی خۆی دەینووسێت چونکە ئەوەی نەخۆشیەکە دیاری دەکات تەنیا لەلایەن خۆیەوە ئەنجام دەدرێت مرۆڤ پێویستە نەبزی خۆی بپێوێت و گوێ بۆ ترپەی دڵی ڕادێرێ ئاخۆ لە هەموو لێدانێکیدا دڵ دەڵێت هووە یاخود نا چونکە لە پشتی ئەو دڵەوە لەتیفەی ڕەبانی هەیە یەکەم پلیکانی ڕۆحی لێیە مرۆڤ لە ڕێگەی دڵەوە بەرەو هەرێمی ڕۆح بەرز دەبێتەوە لە جیهانی ڕۆحیشەوە بەرەو جیهانی نهێنیەکان بەرز دەبێتەوە ئیدی وای لێدێ تەماشای زەمینی دەرکەوتەی سیفاتە بێخەوشەکانی خوددا بکات ئیدی هەمیشە مەست و سەرخۆش دەبێتدا دەردەکەوێت و لە هۆش خۆی دەچێت لە دنیادا هیچ شتێک هێندەی دووڕووی ناشیرین نییە تەنانەت لە کوفر و هاوڵدانان بۆ خوددا ناشیرنترە هەر بۆیە کاتێک قورئانی کەریم باسی ئەوانە دەکات دەفەرموێت دووڕوەکان لە بنی بنەوەی دۆزەخ و چاڵەکانیدان هەرگیزا و هەرگیز یاریدەدەرێکیشیان نییە لەو شوێنە ناشتوانن یاریدەدەرێکیان بۆ بدۆزنەوە دووڕووی لە کافریەتی و هاوڵدانان بۆ خوددا مەترسیدارترە دووڕووی مەترسیدارە بەڵام لەویش مەترسیدارتر ئەوەیە لە پێناو منافقیەتی خۆیاندا بەڵگە و ئارگومنتە دینیەکان بەکاردەهێنن بێ ئەوەی دەست نوێژ بگرێت نوێژ دەکات خۆپیشاندان لە ناو ئەو کەسانەی نوێژ دەکەن یاخود ئارگومنت و بەڵگەکانی ئیسلام بەکار ببرێت باسی قورئان و سونەت بکرێت وەک حەزرەتی پیریش فەرموویەتی کارە چاکەکان تووشی زۆر ڕێگری خراپەکار دەبێت شەیتانەکان زۆر خۆیان بە خزمەتکارانی ئەم خزمەتەوە خەریک دەکەن هەر بۆیە ئەوانەی ئەم ئارگومنتە دینیانە بەکاردەهێنن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا ئەمە ئاەتی قورئانە کە دەفەرموێت ئینس و جنەکان هەزرە شەیتانیەکانیان لەسەر شێوازی سیگناڵ و ئاماژە بۆ یەکتری دەنێرن شەیتانەکانی ناویشیان وەک فەرمانبەری شرۆڤەکاری سیگناڵ و ئاماژەکان هەموویان بۆشی دەکەنەوە بۆ دڵ و دەمار و خانەی مێشتی مرۆڤەکانی دەنێرن ئیدی مرۆڤ تووشی چەپەڵی دڵ و دەمارەخانەکانی مێشک دەبێ کاتێک سەیری ژیانی گەورەکان دەکەین لە حەزرەتی ئادەمەوە هەتا حەزرەتی نوح ئەمانە بژێوی ژیانی خۆیان بەدەستی خۆیان دابین کردووە گەرنانی ئەمڕۆیان دەست بکەوێت هەرگیز بیریان لە سبەینێ نەکردوێتەوە وتویانە ڕۆژانە گەردوو ژەمنان بخۆین دەبێت بە ئیسراف و زێدەڕۆیی ئەڵڵا لە ڕاستیدا ئێمەی بۆ نان خواردن دروست نەکردووە چونکە نیعمەتەکانی دنیا وەک هەنجوینی ژەهراوی وەهان هێندەی ئەو چێژەی هەیەی ئازاریشی هەیە هەر بۆیە وتوشیانە لە دنیادا مۆڵەتی تامکردن دراوە و مۆڵەتی تێر خواردن نەدراوە لە ڕابردووشدا بە بۆنەی بابەتێکەوە ئەم پرسیارەتان لێکردم پرسیتان کەوا ئایا خۆجیاکردنەوە لە مرۆڤەکان و ژیان لە خەڵوەتگەدا باشە یاخود لە ناو مرۆڤەکاندا بمێنینەوە و بەرگەی ئەزیەت و ئازارەکانیان بگرین گەر مرۆڤ بەمانەوەی لە ناو مرۆڤەکاندا دەیتوانی سوودیان پێ بگەێنێت گەر ببێتە هۆکاری ئەوەی گۆڕانکاری لە ئاسۆیاندا بکات گەر تێڕوانینی مرۆڤەکان ئاراستەی خۆر بکات گەر ببێتە هۆکاری ئەوەی مرۆڤەکان سێبەری خۆیان بخەنە پشتیانەوە پێویستە لە ناو مرۆڤەکاندا بمێنێتەوە بەرگەی ئەو شتانەش بگرێت کە لە مرۆڤەکانەوە دێت ئەمە ئەرک و پیشەی ئێوەیە و چوارچێوەی پیشەی ئێوە دەشێشێت و پێتان دەڵێت کەوا دەبێت لەم ڕێگایەوە بڕۆن دیسان باوتەیەکی تری وتەبێژی سەدە بهێنینەوە پێویستە دنیا لە دڵەوە تەرک بکەین نەک لە ڕووی بەدەستێنانەوە مرۆڤەکان لە ڕووی پەیوەندیان بە خودداوە لە ئاستی جیاوازدان هەر بۆیە بە گوێرەی ڕای ئەهلی تەسەوف بەنسبەت کەسێکی زاهیدەوە کۆکردنەوەی نانی ڕۆژێک بەنسبەت کەسێک لە پلەی متەوەکل دابێت کۆکردنەوەی نانی چل ڕۆژ بەنسبەت ئەوانەی لە پلەی ئیستیقامەدان کۆکردنەوەی ڕزق و ڕۆزی ساڵێک بە هەڵپە و تەما ئاژمار دەکرێت ئەوانەی لە دنیادا بە ڕۆحی ئیخلاسەوە ژیاون کاتێک دەچنە بەهەشتەوە بە هەمان ڕۆحیەت هەنگاو هەڵدەگرن جوانترین نمونەی ئەم بابەتەش نمونەی دەوڵەمەند و زاناکانی بەردەم دەرگای بەهەشتە کە هەر یەکەیان هەوڵ دەدا لایەنی بەرامبەر لە پێش خۆیەوە بڕواتە بەهەشتەوە بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی